پیغمبر صلی الله علیه و سلم لفرمایشتێکدا دەفەرمێت ئەلا ئونەبئوکم بئەکبەری الکەبائر ئایا هەواڵتان پێ بدەم بە گەورەترینی گوناهەکان کە پێغەمبەر بۆمان باسی سێ گوناهی زۆر گەورە دەکات. یەکەمیان فەرمووی ئەلئیشراک بالله، ئاگادار بن وەریا بن هاو بەشدانان بۆ خوای گەورە تاوانێکی گەلک گەورەیە. دووەمیان فەرمووی ئاگادار بن ئەزیەتدانی باوک و دایک تاوانێکی زۆر گەورەیە. لە سێمیاندا پیغمبر صلی الله علیه و سلم کاتێک کە پاڵی دابەوە وەکانە متەکیئەن فەجەلەسە، پیغمبر هەڵسایەوە و ئاوا دانیشت، فەرمووی ئەلا وەقەول الزوڕ وەشەهادەت الزوڕ، ئاگادارتان دەکەمەوە خەڵکی ئامۆژگاریتان دەکەم وەریای خۆتان بن قسەی درۆ و شایەدیدانی بە درۆ. ئەوەندە پیغمبر دووبارەی کردەوە دەفەرمون خۆزگەمان دەخواست کە پیغمبر صلی الله علیه و سلم بێدەنگ بووایە. ئەو دووبارەکردنەوە و ئەو هەڵسانەوەی پیغمبر لە کاتێکدا کە پاڵی داوەتەوە بۆ ئەوەیە کە من و تۆی مسلمان وەریابین ئەو گوناهە چەند گەورەیە و خەتەری چەند زۆرە و چەندە گوناهێکی زیان بەخشە بۆ ناو کۆمەڵگا. بەڵام تەماشا دەکەین ئەوڕۆ خەڵکانێک زۆر بە ئاسانی قسەی درۆ دەکەن، شایەدی بە درۆ دەدەن، پێیان زۆر ئاسانە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند بە تەئکیدەوە باسی کردووە و چەند دووبارەی کردێتەوە و حەزەری پێداوین بۆ ئەوەی من و تۆی مسلمان ئاگادار بین و نزیکی ئەو گوناهە نەکەوینەوە، چونکە تاوانی زۆر گەورەیە و زەرەر و زیانیشی گەلێک زۆرە بۆ ناو کۆمەڵگا وێران دەکات. خوای گەورە پەناماندات.